شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. بنراني برز خوشويست. السلام عليكم ورحمة الله وبركاته. قماني تيدانيا كوا مسلمانان همو كسيك مسلمان وغير مسلمان چونك اما إنسان ناخوشيو ناكوشيو خلاف لما بين ما دروز دبت جاري وإنساني دين داج لما بين دروز دبت همو كسيك لما بين دروز دبت هو كاركانش طمعي دنيا وكاركانش أمري نفسي خراب ولقل أوجدا طمعي دنيا نفسي أمارة بالسوء أو نفسيك هان إنسان دابو خرابة لقل أوجدا شيطان إبليس دانا نشتوى كوا هر آوة تمشال إيمان داران بكا لمسلمانان بكا بلكو بردوام هولا دات ناخوشي وناكوشي خلاف لما بين مسلمانان دروز بكات ناکۆچان لەما بین دروست بکات شەڕ و ئاژاوان لەما بین دروست بکات نێوانیان تێک بدات هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت إن إبليس يضع عرشه على الماء ثم يبعث سراياه فأدناهم منهم منزلة أعظمهم فتنة يجيء أحد فيقول فعلت كذا وكذا. أفرميت إبليس عرشكي خوي لسر أو دادنت ئەو جا سریە و تاقم و گروپەکانی خۆی بڵاو دەکاتەوە بەسەر زەوی هەمویان بڵاو دەبنەوە بۆی خراپە لە نێوان مسلمانان دروستکەن بۆی مسلمان تووشی خراپە بکەن یەکیان دەگەڕێتەوە ئەڵێ وام کرد کە فڵان کەس بۆ نمونە عەرەق بخواتەوە یەکیان دێ دەڵێ وام کرد کە فڵان کەس زینا بکە یەکیان دێ دەڵێ فڵان کەس دزی بکات دەڵێ تۆبە دەکات بەوی دەڵێ واز دێنیت ئەوە تۆبە دەکات هەتا یەکیان دێت أفرميت أيك واتا يشغل لو شيطانانا لو دستيي كشيطان ناردويتي عليه ما صنع ما تركته حتى فرقت بينه وبين امرأته شملة مال فلان كس لقى فلان كس هولم دا ويستم ناقوشي درز كم وواز شملينا حتى تفرقم خست ما بيني أو ما بين خيزاني أو ذا الشيطان فيدنيه منه ويقول نعم أنت لخوين نزیک دەکاتەوە دەڵێ تۆ باشترینی تۆ چاکترینی تۆ لە هەمووان لە منەوە نزیکتری چونکە تۆ کارێکی گەورەت کردووە و هەروەها لە فەرمودەیەشکەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی إن الشيطان قد أيس أن يعبده المصلون ولكن في التحريش بينهم شيطان ناومێد بووە کە خەڵکی واز لە نوێژ بێنن وا بکات کە خەڵکی نوێژ نەکەن خەڵک نوێژ بەردەوام دەکات بەڵام لەوە مەئیوس نەبووە لەوێ بێئومێد نەبووە کە تەحریش و ناکۆچی و خلاف لەما بینی مسلمانان دروست بکات برانی مسلمان برا لە برا لەگەڵ ئامۆزای جیران لەگەڵ جیران ژن و مێر لە یەکتر ناخۆچی دروست دەبیت ناخۆشی دروست دەبیت بەڵام ئێمە نابێ هەروە وازی لێبینین ڕێگە چارە هەیە بۆی بەو شێوە نەمرین چونکە وەڵڵاهی ناکۆچی و خلاف وەڵڵاهی نێوان نەبوون وا دەکا کە ئینسان مرتاح ناژیت ئەگەر کەسەکان لێکتر نزیکتریش بن بەڕاستی ئێش و ئازارەکانی زیاترن لە ماڵێکدا خۆشی نامینێت لە مابەینی دوو برادا دوو عایلەت ناڕەحەت و تووشی ناڕەحەتی دەبن و هەروە سیقە بە یەکتر نامینێت و هەروە گومان لە یەکتر دروست دەکرێت کۆمەڵێک مەفسەدەی بە دوادایە ناکۆچی لە مابەینی خەڵک خلاف لە مابەینی خەڵک جابويا خوي تعالى أفرمي إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم إيمان داران همو برايك همو خشك بران فأصلحوا بين أخويكم كاتك ناخوشان وناكوشان لما بين دروز دبي إيوا إصلاح لما بين أنك بخلشي دولي أوان أهلي كناكوكن لقليك خلافيان هي ليك توران ليك عادزن ليك زويرن إيوا إصلاح بكن لما بين يكتر وخەڵکی تکەش هەندە دەخوای تەعالە بە ئەمرەکە بە ئیماندارانیش کاگەر دیتان کەسانێک
براو ئامۆزا جیران لەگەڵ یەکتر دوو مسلمان لەگەڵ یەکتر ژن و مێرد لەگەڵ یەکتر ناخۆشی و ناڕەحەتیان هەیە ئێوە ئیسلاح لە مابەینیان بکەن. ئیسلاح یانی چی؟ یعنی چاکسازی، یعنی نێوانیان سەرتا چۆن بووە باش بووە، دوای تێک چووە ئیسلاحی بکەن وەک خۆی لێ بکەنەوە، چاچی بکەنەوە، ئەو نێوانە چاک بکەنەوە، ئەو برایەتی چاک بکەنەوە، ئەو دراوسێتی چاک بکەنەوە، باو خلافە نەمینێت، ئەو ناڕەحەتیە نەمینێت. بۆیە خوای تەعالا دەفەرمێت لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. دیار لە شەرعدا لە دینی ئیسلامدا نەجوا واتە پستەپست، واتە کەسێک کە لە شوێنێک دانیشتووە دوو کەس بەیەکەوە جدا بنەوە قسە بکەن و بە بێدەنجی و بە لەسەرخۆی قسە بکەن لەگەڵ یەکتر لە هەر شوێنێک، ئەو مەذمومە، نەجوای پێدەگوترێت. بەڵام ئەفەرمێ ئەو نەجوا کە بۆ ئیسلاح بێت، بۆ هەندانی خەڵک بۆ چاکە بێت، بۆ قسەی خێر بێت، بۆن منە تۆ بەسەبر باس کەسێک دەکەی چاکەیەکی ئاوا خێریی ئاوایە پێی دەڵێیت یا ئەمر دەکەی بە چاک بە سەدەقە یان ئیسلاحە، دەچێ لای ئەو نەجوایە کە فڵان کەس بەڵێت تۆی خۆش دەوێ فڵان کەس پێما بێگە ناخۆشتان لە مابەینە وەڵای پێمانێ دڵی وابیت، پێم سەیرە ئەو نێوانتان والات چونکە هەر بە چاکە باست دەکات، لە لای ئەویش بە هەمان شێوە. ئەوە قسە دەکە ئەو نەجوایە مەذموم نییە، بەڵکو ئەو نەجوایە پەسەندیشە و خێری تێدا، چونکە خوای تەعالا دەفەرمێ خێر لە نەجوادانی ئیلا لەوان دەبێت کەواتە ئەوانە خێریان تێدا هەیە. و هەر کەسێک شوا بکات دیار لای خوای پەروەردگار ئەجر و پاداشتێکی زۆری هەیە. و ئەبرەکات خوای تەعالا پێمان دەفەرمێت ئەگەر دوو تایفە لە ئیمانداران شەڕیان کرد ناخۆشیان بوو، ئێوە سوڵح لە مابەینیان بکەن، سوڵح لە مابەینیان بکەن. ولا فەزلی سوڵحکردندا جا ئەو کەسانەی بە خۆیان سوڵح دەکەن، ئەو کەسێک کە لەگەڵ کەسێک ناخۆشی هەیە سوڵح دەکات، نێوانیان تێک چوە سوڵح دەکات، شەڕ لە مابەینیان دروست بووە، هەر نەوعێک ناخۆشی و خلافێک سوڵح دەکات و ئەو کەسێ هەوڵ دەدات نێوان خەڵک چا بکاتەوە. لە فەزلیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت ما عمل ابن آدم شيئا أفضل من الصلاة وصلاح ذات بين وخلق الحسن. هیچ شتێک لای خوای گەورە بە گەورەتر نییە و بە پاداشتر نییە لە نوێش کە بەندە نوێش دەکات و هەروە چاکردنەوەی نێوان خەڵک، سوڵحکردن لە مابەینی خەڵک و ئەخلاقێکی جوان. بۆیە لە فەرمودەیشدا دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بەدەست دەفەرمێت صل بين الناس إذا تفاسدوا وقرب بينهم إذا تباعدوا. ئەفەرمێت ئێوە سیلەی ڕەحم لە مابەینی مسلمان دروست بکەن، ئەگەر نێوانیان تێک چواتە ئاشیان بکەنەوە، پێچیان بینەوە، سوڵح لە مابەینیان دروست بکەن، نێوانەکەیان کە تێک چوە چاچکەن وەکو یەکەم. وقرب بينهم إذا تباعدوا، ئێوە نێوانەکانیشان لێچیان نزیک بکەنەوە ئەگەر لێک دوورن بە سەبەبی ئەو خلافە. بۆیە لە فەزلی ئەوەدا کە ئەنەسی کوڕی مالک ڕزای خوای لێبێت دەفەرمێت من أصلح بين اثنين أعطاه الله بكل كلمة عتق رقبة. هەر کەسێک لە مابەینی خەڵکان لە مابەینی دوو کەس سوڵح بکات، خوای تەعالا لە بەرامبەر هەموو کەلیمەیەک ئەجری ئازادکردنی کۆیلەیەکی پێداواتە ئەجر و پاداشتەکەی یەکجار زۆرە. ولا فرموديش كذا پیغمبر خوا صلى الله عليه وسلم دفرمي أخبركم بأفضل من درجة الصيام والقيام قالوا بلى يا رسول الله. بيتان بلهم كتشتك قورترا بفضلترا شاكترا لا نويجو للرجو وتلا رجو السنات ولا قيام الليل شو نويش وكان بلى پیغمبر خوا صلى الله عليه وسلم تي صلح كردن لما بيني دوكس، صلح كردن لما بيني دعاء، صلح كردن لما بيني دو طایفە جا شتەکە هەر چەند گەورەتر بێت، ناخۆشەکە هەر چەندە زۆرتر بێ، خلافەکە گەورەتر بێت کە تۆ سوڵح بکەی ئەجر و پاداشتت یەکجار زیاترە. بۆیەشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا بۆ سوڵح ڕوخسەتی داوە کە کەسێک درۆ بکات. خۆ درۆکردن مەذمومە، درۆکردن لعنەتی لێکراوە لە شەرعدا، بەڵام لە سوڵحدا ڕێگە پێدراوە. وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لەیسە الکەذاب الذي يصلح بين الناس فينمي خيرا ويقول خيرا. ئەوە درۆنیە ئەو کەسێکە بچێ سوڵح بکات لە مابەینی خەڵک، دوو کەس ناخۆشیان هەیە بچێتە لای بڵێ فڵانی کەیفی بە تۆ دێ، فڵانی بە چاک باست دەکا، وەڵی ئەمن نەمزانێ فڵانی ئە بەو شێوە بەو شێوە، بچێتە لایویش بە هەمان شێوە سوڵح بکات لە مابینە ئەوە نە بە نەمەمیمە هەژمار دەکرێت و نە بە درۆژ هەژمار دەکرێت، بەڵکو ئەجر و پاداشتی وەردەگرێت لەسەر.
بۆیە یەکێک لە سەحابیەکان دەفەرمێت گوێبیست نەبوومە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە درۆ بکات ئیلا لە 3 شوێن نەبیت. یەک لەو شوێنانە ئیسلاحی بینی ناسە، واتە سوڵحکردن لە مابینی خەڵکیدایە. بۆیە ئەو کەسانێک کە نێوانیان ناخۆشە لەگەڵ کەسێک، ئەوانێک کە نێوانیان تێک چووە، ئەوانێک کە خلاف لە مابینیانێ لەسەر هەر شتێک، بە تایبەتی لەسەر دنیا دەڵێن، ئەوە کە خلافەکە قسە نەکردنەکە خلافەکە و ناخۆشەکان لەسەر دنیا بن. هەر کەسێک ناخۆشیە لەگەڵ هەر کەسێک با فەوری پەلە بکە لە ئاژبوونەوە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەموو دووشەم و پێنجشەممەیەک دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە، لێخۆشبوون دەردەچێت بۆ ئیمانداران ئیلا 2 کەس ناگرێتەوە. ئەو لێخۆشبوونە 2 کەس ناگرێتەوە، بەڕاستی زۆر ناخۆشە کە لێخۆشبوون دەربچێت دەرگای بەهەشت بکرێتەوە، ئێمەش نەگرێتەوە. لەبەرچی چونکە یەکێک لەوانە ئەوانەی نێوانیان ناخۆشە، نێوانی لەگەڵ براکەی ناخۆشە، تێک چووە، خلافی لە مابینی و سڵح ناکە، هەوڵی سڵح نادا، ناوی ئاش بیتەوە، پێغەمبەر خوای تەعالی دەفەرمێ لێیان گەڕن لەو دوانە هەتا سڵح دەکەن، کە سڵحیان کرد ئەوجا لێخۆشبوونی خوای پەروەردگار دەیانگرێتەوە. و براکانم لە بیرمان نەچی زۆرمان بینیوە ناخۆشیان هەبووە، بەڵام لە ناکاو یەکێکیان دەمریت، دواتر ئەوی دیکە وەڵڵاهی بە مانگ، وەڵڵاهی بە ساڵ، وەڵڵاهی لە تەمەنیشی هەر خەفەتبار بووە، هەر ناڕەحەت بووە، چییە فڵان کەس نێوانمان ناخۆش بوو، کەچی من هەوڵم نەدا ئاژمەوە لەگەڵی، کەچی لەوانێت زاری وە هاتوتە دەرگاشی لەگەڵی ئاش نەبووەوە، قسەی لەگەڵ نەکردووە، سڵحی لەگەڵ نەکردووە، ئەوەش خەفەتێکە. جا دواتر ڕۆژان لەسەر قەبری ویان لە فڵان شوێن ویان هەر کاتێک بەبیری تر دەبێتە مای خەفەت بۆ ئەو کەسە. بەڵام ئەگەر کەسێک ویستی بڵێت چوومە دەرگای فڵان کەس، ئەوە دەچم، بەڵام ڕام ناگری، بەڵام لەگەڵ ماش نابێتەوە، بەڵام دەرم دەکا، بەڵام قسەم پێ دەڵێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەفەرمێت بڕۆ ئەگەر دەریشت بکە، ئەگەر قسەش پێ بڵێت تۆ بڕۆ لە دەرگای بدە، تۆ نیەتی خۆت شەرتە، کە تۆ نیەتی سڵح بنێت چاکەبی، بڕۆ لە دەرگای بدە، و ئەگەر قسەش پێ بڵێ بەڵکو خوای پەروەردگار بەرەکەت خاتە کردەوە کە تۆ بچی خوای گەورە سڵح دروست بکە. ئەوجا والله خوای تەعالی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ما زاد الله عبدا بعفو إلا عزا. هیچ کەسێک ئەوەی دەست پێشخەر دەکات بۆ سڵح و بۆ ئاژبوونەوە، والله هیچ تەنازل نییە، هیچ کەمی نییە، بەڵکو لەو پەڕی پیاوەتیە، لەو پەڕی ئازایەتیە، لەو پەڕی ئیمانداریە، ولو پەڕی عزەتە، چونکە خوای تەعالی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بەعەفو ئینسانەکان عەزیز دەبن و عزت وەردەگرن. بۆیە هەر کەسێک نیەتی وایە کە بچێت سڵحێک بکات، چەند خاڵێک بە سەریعی باز دەکەین کە ئەبێ ڕەچاو بکە. یەکەمیان نیەتی خاڵص بکات بۆ خوای پەروەردگار، و هەروەها عەدالەت ڕەچاو بکات، و هەروەها هەوڵ بدات ئەو سڵحە کە دەکات لەسەر بنەمای شەرع بێت، نەک لەسەر بنەمای هەوا و ئارەزوو، حەقی کەسی تێدا نەخورێت، و پەلە نەکات لە حکومدانەکەیت، و هەروە کاتێکی باش دیاری بکات. ئەو کەسانی مەبەستم کە دەچن سڵحەکەن لە مابین خەڵک کاتێکی باش دیاری بکات، نەک لە کات تووڕەبوون و لە کاتی گەرمەی ئیشەکەیدا لێگەڕە تۆزە کێوە بنەوە گەرمایەتەکە نەمێنێت، ئەوجا سڵح بکات، و هەروە هەوڵێشدا بە قسەی نەرمونیان، بە قسەی جوان، بە مەدح و سەنا هەردوو تەرەف هەوڵدا سڵحەکەیان لە مابین دروست بکە، چونکە بەڕاستی وەکو باسمان کرد نە لێرەدا درۆ بە درۆ هەژمار دەکرێت، و هەروەها ئەجر و پاداشێک جار زۆر ئەو کەسە دەستی دەینجا، ئەو کەسێک کە تەرەفە لەویشە، یاخود ئەو کەسێ هەوڵدا نێوانی خەڵک چاپ کاتەوە، داوا دەکەین لە خوای پەروەردگار عاقبەتمان خێر بکات، و کار و کردەوەکانمان ئیخلاص پێ بەخشیت، نیەتمان خاڵص کا بۆ خۆیت و بۆ خۆی، و هەروە کردەوەکانمان دوور بکات لە ڕیا. آمين والحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان